دەڵێن جارێکیان پیاوەکە دێتەوە ماڵەوە خێزانەکەی شیو لێ دەنێ، شیوەکەی لە پێش دادەنێ، شیوەکە سوورە، شیوەکەی سوورە. قەدەری خوای گەورە نانی بۆ دەینی، نانەکەش تۆزێک سوتایە. ئەو پیاوە دادەنیشێ لەگەڵ منداڵەکانی خۆی لەسەر سفرە. تەمان پیاوە هەز دەکاتن کە خواردنەکی خوارد ئیتر سوورە، هەر خواردنی دەخوا پەرداخەکە ئاوێکی لەگەڵ دەخوات. تەماشای نانەکەش دەکە، نانەکە سوتایە، تۆزێک خۆی مەشغوڵ و سەرقال دەکە، تۆزێک نانەکەش دەخواتن. خێزانەکەی پێی دەڵێ هەز دەکاتن کە پیاوەکەی هەز دەکە، بێگومان لەبەرەوەی ئەو دەزانێت کە دوو جار خەی تێکردە، لە بیری کردە مەشغوڵ بە پاکردنەوەی منداڵ، بە پاکردنەوەی ماڵ. تەنها ئیشێکی لە ئەستۆ نییە تاوەکو تەنها شیوەکە بێ، تەباغێک تایبەت بێ، وەکو فلیمە تورکیەکان ئەوە ساڵەیەکیان هەیە تایبەت بۆ چێش لێنان. وانە ئافرەتی ئێمە وانە کاکە، لەلایەکی ماڵ پاک دەکاتەوە، لەلایەکی جلەکان بۆ دەشوا، لەلایەکی شیوت بۆ لێ دەنێ، لەلایەکی مامۆستای منداڵەکانتە، لەلایەکی پارێزەری ئەخلاق و ڕەوشتی تۆیە. هەزاران یعنی ئەرچی لەسەر شانە لە بیری کرد نەیزانی. دەڵێ وەڵڵا بەخۆم زۆر حەزم لەو نانە سوتایەیە. هەر بە جددی پیاوەکە خێزانی پێی دەڵێ، دەڵێت ئەو نانە سوتایە بمبورە، شیوەکەش سوورە. نادەڵێ زۆر زۆر ئاساییە، نانەکە سوتایە، بەخۆم حەزم لە نانی سوتایە. دەرس و ئامۆژگاریەکیش دەداتە منداڵەکانی، یعنی ئێوە بزانن کە من قسەم نەکرد، دایکتانم ڕشتێن نەکرد، یعنی ئەوە دەرس و ئامۆژگاریە کە بۆ پەروەردەکردنی منداڵەکانی. باوکەکە نان دەخوا دەچێتە ژووری خۆی بە دیار ئیخبار دادەنیشیتن وەکو عادەتی ئاسایی. یەکێک لە کوڕەکانی هەز دەکاتن باوکی یعنی وەکو دەڵێن سیناریۆیەکی جوانی کرد لە بەرچاویان، شتێکی جوانی نیشاندا، وەکو ئەکتەرێک ناو دراما هاتە بەرچاوی. چۆ ژووری تایبەتەکەی خۆی وتی بابە گیان، وتی بەڵێ، وتی یەکەم جارە لە ژیانم جێم لێبی ئەتوو بڵێ حەزم لە نانی سوتایە، هەر بە جددی حەز لە نانی سوتایە، هەر بە جددی حەز لە نانی سوتایە. وتی ناوەڵڵا حەزم لێ نییە. ئەی بابە بۆ ئەو قسەت کرد؟ وتی وەرە کوڕی خۆم، کوڕە شیرینەکەم، کوڕە جوانەکەم، کوڕ عاقڵ و ژیرەکەم، من دەرس و پند و ئامۆژگاریەکەم دا ئێوە تەقدیری ئیشەکەی داگیشتم کرد، واتە ڕێزم لە ئیشەکەی داگیشتان نا. وتی چۆن بابە گیان؟ وتی ئەگەر ئێستا ئیش و کاروبارەکانی ئەمڕۆی دایکت لە کاغەزێکی ئەوها بنووسین، چەند ئیشی کردیە؟ وتی وەڵڵا بابە لە بەیانیەوە داکەم هەڵسایە تا ئێستا ڕانەوەستایە، هەر ئیشی کردیە. یگوتی باش ئەو هەموو ئیشەی کرد دەکری هەڵەیەکیش بکاتن، ئینسانە کاکە، دەکری هەڵەیەک بکە. لە بیری کرد نەیزانی، مەشغوڵ و سەرقال بوو. ئیتر دەکرێت لەبەر ئەو هەڵەیە ئەمن قسەی پێ بڵێم؟ دەکرێت لەبەر ئەو هەڵەیە من ڕوشێنێکم لەبەر چاوی ئێوە؟ دەکرێت بڵێم لەبەر ئەوەی ئەتوو چەند ساڵە خێزانی منی هەتا ئێستا کو فێر نەبووی، چەند جارە شیوت ئەوها لێ کردیە، چەند جار وات کردیە، چەند جار وات کردیە، ئەکە تا کەنجی فێر دەبی ئەتوو دەکرێت؟ ناکرێت. ئەشهەدو باللهی باوچی، ئەشهەدو باللهی باوچی. بابە گیان بەڕاستی قوتابخانە و مەدرسەیەکی وێزگە و مەڵبەندێکی بۆ پێگەیاندنی منداڵەکانت. ئێستا فەخر و شانازیت پێوە دەکەم ئازیزەکانم، خۆشەویستەکانم، برای بەڕێزم، کە تۆ خێزانت تێ دەبێ ئەوها تەقدیری بکەی، ئەوها تەقدیری بکەی، واتی نەگەی تەباغێکە لە ماڵەوە دێ و دەسی تەواو ئیش و کاروباری ئەوەندەیە. تەقدیری ئیشەکەی بکە، ئیشەکەی زۆر زۆر گرینگە. یەکێک لە خاڵە گرینگەکان ئەوەیە ئازیزەکەم، ڕووش چێنی مەکە بە هیچ شێوازێکی، بە تایبەتی لە بەرچاوی خەڵک قسەی پێ مەڵێ، سوکایەتی بەرز بێ مەکە، باسی عیب و ئارەکانی مەکە.